نەوید و سانە تاوەکو ئێستا تەنها شەڕی مۆدێلەکان و پێشکەشکارەکانمان بیستووە، بەڵام ئەم جارە شەڕێکی زۆر جیاواز سەری هەڵداوە. شەڕی هونەرمەندەکانە، شەڕی نێوان سانە و نەویدە. تاوەکو دێت شەڕەکە گەرمتر دەبێت وە کارگەیشتۆتە ئەوەی ئەکاونتی یەکتری ڕیپۆرت و هاک بکەن. یەکێکیان گلەیی لە باشی خۆی دەکات، ئەوی تریان دەڵێ ئەوەی ئەکاونتی منی ڕیپۆرت کردووە نەخۆشە، پێویستە خۆی چارەسەر بکە. هۆکاری ئەم شەڕەیە چییە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت، لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وارەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسوی بابەتەکانمان ببینێ. واروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. تاوەکو ئێستا تەنها گوێبیستی شەڕی مۆدێلەکان و پێشکەشکارەکان بووین، بەڵام ئەم جارە شەڕێکی زۆر جیاواز سەری هەڵداوە. شەڕی هونەرمەندەکانە، ئەم جارە شەڕی نێوان سانە بەرزنجی و نەوید زەردیە. تاوەکو دێت شەڕەکەیان گەرمتر دەبێت. دەنگۆی ئەوە هەیە هۆکاری داخستنی لاپەڕەی فەرمی ئینستاگرامی سانە بەرزنجی دەستی نەوید زەردی تێدا بێتن، وە نەوید زەردی دوای ئەوەی لەگەڵ سانە تووڕە بوو گشت گۆرانی و ڤیدیۆ کلیپەکانی لە کەناڵ یوتیوبەکەی خۆی ڕەش کردوتەوە. لە نوێترین پۆستی نەوید زەردی باز لەوە دەکاتن پێشتر کە هەڵەیەکم بەرامبەر ئەکرا بەبێ ئەوەی زۆر بیری لێ بکەمەوە کاردانەوەم ئەبوو، زۆربەی کاتەکانیش پەشیمان ئەبوومەوە، بەڵام ئێستا کە کەسێک هەڵەکەم بەرامبەر ئەکات بیرم ئەکەوێتەوە، دیسان بیر ئەکەمەوە، لەسەر بیرکردنەوە ئەخەوم بیرەکەم ئەبەمە سەرنانی بەیانی ناو سەیارە کاتی پیاسە و وەرزش. ڕۆژ و مانگ و ساڵم بۆ گرنگ نەماوە، ئەوەی بۆم گرینگە چۆن لە باشترین کات بەبێ ئەوەی بەرام هەستیشی پێ بکات. وەڵامی ئەو هەڵەیە بەرامبەر من کوردیەتی گرێ بدەم لە ژیان و بیکەم بەداخی هەموو ڕێژ و هەموو چرکەیەک. کاردانەوەی زۆر کاریگەریشی زۆر ئەڕوات، بەڵام کە بیرکردنەوە تێدا بێت زۆر جیاواز دەبێتن. کە زۆر باشبی وا هەز دەکەن وەزیفەتە، کە لێبوردەبی وا هەز دەکەن بێدەسەڵاتی. لە ساڵانی ڕابردوو زۆر دڵتەنگی و ناخۆشیم تێپەڕاندووە، بەهۆی ئەم کەسانە دڵیان شکاندوم و ناڕەحەتیان کردوم. کاتی زۆر زەحمەتم لە ژیاندا تێپەڕاندووە لە هەموو ڕوویەکەوە، بەڵام زۆری نەماوە، زۆری ڕۆیشتۆ و کەمی ماوە. وە لە پۆستێکی تریدا دەڵێ زۆر جار زۆرینەی جارەکان تەنیا وەرگرتنەوەی خۆت لە مرۆڤەکان ئەوەیە کە بێبەشیان کەیت لە میهرەبانی و هەبوونت لە ژیانیان. گەورەترین تۆڵەیە، قورسترین شکستە، ناخۆشترین حەسرەتە. نەدڵیان بێت تۆ ئارام دەکرێ، نەمێشکیان بۆ کوێ ئەبێتەوە، نەخەوەکانیان بۆ ڕێک ئەخرێ. زۆر جار تەنیا خۆتیان لێ وەرگرەوە. بەسە بەسە بەسە. ئەمە نوێترین پۆستی نەوید زەردی بوو دوای ئەوەی کە لاپەڕەی فەرمی ئینستاگرامی سانە هاکراوە، بەڵام زۆربەی خەڵک بۆچینیان ئاوایە دەڵێن هۆکاری سەرەکی نەوید زەردیە و ئەو لاپەڕەی فەرمی ئەو خاتونێ هاک کردووە. ئەمەش دوای ئەوەی دێتن سانە بەرزنجی هاتۆ کوردستان و لە ئێستاشدا لە شاری سلێمانی نیشتەجێ بووە. وەسانە دوای ئەوەی کە گەڕاوە کوردستان هەوڵیدا کۆنسێرتێک بکە، بەڵام نەوید زەردی بە چۆن پۆستێک ئاگاداری کردەوە، وتی ئەگەر هەر گۆرانیەک من داومە بە تۆ بیڵێتەوە دووبارە ئەمە ڕاستەوخۆ شکایەت لێ دەکەم و دەدەمە دادگا. بۆیە سانە بەرزنجی لە ڕێستۆران تێگاهەنگی کرد، بەڵام بە هیچ شێوازێک ئەو گۆرانیانەی نەوید زەردی داوێتە ئەو خاتونەیە گۆرانەکانی نەوتەوە، بەڵکو گۆرانی فۆلکلۆر و جۆرا و جۆری وتەوە. بۆیە تاوەکو ئێستا شەڕی نێوان ئەو دوو هونەرمەندە بێگومان شەڕی هەموو دنیا زۆربەی جار لەسەر پارەیە. لەوانەیە شەڕەکەی نێوان نەوید زەردی و سانە بەرزنجیش پارە بێتن، لەبەرەوەی
ئەو دوو کەسای تێ لەگەڵ یەکتری عەقدیان کردبوو بۆ ماوەی چەند ساڵێک لەگەڵ یەکتری بەردەوام بن، بەڵام وا دیارە سانا کۆمپانیایەکەی نەوید زەردی کە NZ پرۆدەکشنە نەوید زەردی جێهێشتووە لە ئێسادا پێی خۆشە بە تەنیا کار بکاتن. وارووا نەوید زەردیش هەموو شتەکانی ڕەش کردوتەوە وەسانە بەرزنجی بە بێدەنگی نەوەستاوە. ئەویش پۆستێکی کرد وتی لەلایەن کەسێکی نەخۆشەوە ئەکاونتەکەم هاک کراوە و ڕیپۆرتی زۆری لەسرە، بەڵام بە زووترین کات هەوڵ دەدەم ئەکاونتەکەم دووبارە بهێنمەوە. هیچ خەمێکتان نەبی، مەبەستی لەو قسەیە دەبێ نەوید زەردی بێ یاخود لە ئێسادا سانا بەرزنجی کێشەی لەگە کەسانی تریشەیە، بەڵام دوای ئەوەی سانا لە نەوید جیابۆتەوە هیچ گۆرانیەکی بەرهەم نەهێناوە. ئەوەی بینیمان ئەو کاتانە لەگەڵ نەوید زەردی کاری دەکرد و لەگەڵ کۆمپانیایەکە ئەو بوو چەند مانگ جارێک گوێبیستی گۆرانی کلیپی جیاواز و نوێ دەبووین، بەڵام لەوە تای لەگەڵ ئەو هونەرمەندە جیابۆتەوە هیچ گۆرانی و کلیپێکی نوێمان لەو خاتونە نەبینیوە. وا دیارە لە ئێستادا خەریکی چەندین کاری جیاوازەوە بەنیازە کۆرس بکاتەوە. وارووا سانا لە ئێستادا لە باشووری کوردستان لە شاری سلێمانی نیشتەجێ بووە و جاروبار لە ڕێستۆرانتەکان ئاهەنگ دەگەڕێتن، بەتایبەتی ئەو ئاهەنگەی لەگەڵ هونەرمەند ناسر ڕەزازی کە کردی چەندین گۆرانی فۆلکلۆریان وتەوە و دەنگدانەوێکی ئێکجار زۆری بە دوای خۆیدا هێنا لە سۆشیال میدیا. و هیوادارین هەموو هونەرمەندان سانا و نەوید و هەموو کەسایەتەکانی ناو سۆشیال میدیا کاری جوان و هونەری جوان پێشکەش بە خەڵکی بکەن و وە کێشە تایبەتەکانی خۆیان نەهێنە نێو سۆشیال میدیا، بەڵام هەندێک کات شەڕەکان وای لێدێ پێویستە هەموو خەڵک بزانێ بۆ ئەوەی ڕووی ڕاستەقینەی مرۆڤەکان دەربکەوێتن و هیچ شتێک بەنهێنێ نەمێنێتەوە. لەبەرەوەی زۆربەی جار ئەگەر مافخوراویش بی خەڵک وا بیر دەکاتەوە تۆ گوناهبارەکەی و تۆ غەدرت لەوی تر کردووە و هیوادارین هەموو لایەک سەلامەت بێتن. ئایا بەڕای تۆ کامیان لەسەر حەقە و کامیان خەتابارن؟ تۆ حەق بە کامیان دەدەی؟ بۆ ماڵە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆ ماڵە کۆمنت بنووسن، واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت، ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا.